زۆرن ئەو بەرهەمە ئەدەبێت گرنگانەی کە لە دوای بڵاوبوونەوەیانەوە زۆر بە خێرایی ئەفرۆشێن و خوێنەرێکی زۆریان هەیە. لە ئێستایەکێک لەو ڕۆمانانەی کە چاپی دووەمی بە خۆشحاڵیەوە بڵاو ئەبێتەوە ئەویش ڕۆمانی دوی سوورە کە لە نووسینی گۆران سەباحە و بێگومان لە یەکێکە لەو بڵێن ڕۆمانانەی کە خوێنەرێکی زۆری هەبوو لە ئێستاە پێشنیاری وەکراوە کە چاپی دووەمیشی دووبارە کەوێتە بەردیدەی خوێنەران. ناوەندی مەموزین کۆڕێکی بۆ نووسەر گۆران سەباح ڕێخست. لە کۆڕەکە نووسەر باسی لە دوایین ڕۆمانی چاپکراوی خۆی کرد بە ناوی دوی سوور. لا لە دوانێک بۆ کورسات مەگەزین گۆران سەباح نووسەری ڕۆمانی دوی سوور ئاماژەی بە ناوەڕۆکی ڕۆمانەکە کرد و وتیشی ئەمە بەهۆی زۆری داوای خوێنەرانە کە چاپی دووەمی بڵاوەکرێتەوە. حاڵم بە هاتنی خوێنەرانی ئەدەبی خوێنەرانی ڕۆمان نامی ڕۆمانەکە کەشف بکەم بەڵام بەگشتی ڕۆمانێکی دیستۆپیە بە توخمی فەنتازی و خەیاڵی زانستی. ڕۆمانەکە دەتانم بڵێم پرۆژەیەکی هونەریە لە 22 بەش پێک دێت هەر بەشی پەیکەرێکە دەکرێت 22 پەیکەری لێ دروست بکرێ 22 تابلۆ لێ دروست بکرێ دەکرێت بکرێتە شان و دەکرێت بکرێتە فیلمێکی سینەمای زۆر جوان دەکرێت زۆر شتی لەسەر بکرێ. ئەمە چاپی دووەم بوو چاپی یەکەمی لە 2013 بوو. ئەو کاتی خوێنەرانی ڕۆمان پێشوازێکی زۆر باشیان لێ کرد لەسەر داوای خوێنەران چاپی دووەمان کردو ئەمساڵ بڵاومان کردەوە.